پاشان نقطەی تریژە بە حەزەر بین لێ ئەگەر عەلی ئەکبەری ویلایەتی ئەڵێ ئەمریکا و بەریتانیا و ئیسرائیلن بەڵام یادتان دێنمە کە عەلی چەمخانی وتی تەکفیریەکانن ئەبێت لەوە بە حەزەروی ئەگەر ئەهلی سوننەت بچوونایەتە ناوەوە زۆر ئاسان ئەهلی سوننەتەکەیان قڕە کرد ئەیانوت ئەمە تەکفیرین سەر بە دەولەن تەنزیمی دەولە یان ئەیانوت ئەمە تەدەخولەکەیە کە حەمەی سەلمان ئەڵێ حەمەی سەلمان وەلی ئەمری سعودی ئەڵێم شا سەلمانی تاغوت ئەمە حەمەی سەلمان ئەیوت وەڵا ئەبێت تەدەخولکەینە ناو ئێرانەوە ئێمە شەڕەکە ببینە ناو ئێرانەوە ئەو کاتە ئاغای عەلی چەمخانی کە ڕئیسی ئەمنی قەومیە ئێستا ئەڵێ ئەمانەی کە سونین و مزاهرە ئەکەن و هاتوونە سەرجادە ئەمە عایدی حەمەی سەلمان حەمەی سەلمان ئەوە طبعا ئەو کاتە ئێمە زەرەرمان زۆرترە کرد مبەڕێگە کەوتە بەردەستیانەوە نەکەوتنە ئەهلی سوننەت کوژی لەگەڵ شیعەکانی خۆشیان هەروەکو خۆتانەزانن ڕەفتاریان بەو شێوەیە ناکرد بۆیە زۆر زەروریە پشوو درێژانە پشوو درێژ بینتیایە دائیمەن تەحلیلەکانی شیکارەکانی شەرۆک و هی باشووری کوردستانم باس کردوتم لە مەسلەی ئێرانە و کە دوای 16 ئۆکتۆبەرەکە کە هاتە ناو زۆنی سەوزەوە و داگیری کرد وتم دوو تەحلیل هەیە تەحلیلێکیان نزیکە لە غەربیەکان و ئەڵێن ئەمریکا ڕێگا ئەدا ئێران بێتە پێشەوە حەشتی وەحشی ئەو جەرائیمانە بکە بۆی حەشتی وەحشی بخاتە ناو لیستی تیرۆرەوە دوایی مبەڕێک دروستکە بۆی لە ئێران بدا هیچ هەر قسەی هیچ دەرچوو ئەم شیکارە هیچ لە جێی خۆیان نەبوو چونکە ئەمە شیکارێکی مخابراتیانەی ئەمریکا و غەرب خۆیەتی کە ئەڵێ وای لێیەکە بۆ ئەوەی مەشارێعەکانی ئەمریکا بچێتە پێش